الو سلام ریان گیان تا چه حالتی باشی؟ باشه جشنت پیروز بید جشنتایشی پیروزی کاکا سلاو چون نیوه؟ سلام سرچاو زۆر سپاس ئێمە باشین انشالله باش بنت سبەی جەژنە تەلەفۆنم بۆ کردی بۆ ئەوەی پیرۆزبایی جەژن لێ بکەم و بشزانم بۆ جەژن چیت دەوێ والله ايبادك من ئایپاتەکت دەوێ بەسەر هەردووک چاوم خۆش بیاخوا سپاس دەکەم چاوت ماچەکەم ئێوە چۆنن وەزتان چۆنە؟ ئینشالله باش بی سەرکەوتوو بی جەژتان پیرۆز بێ زۆر سپاس دەکەم مەمنون جژنی پێش پیرۆز زۆر زۆر مەمنون خۆش بن ئینشالله هەر سەرکەوتوو بن بەتەمۆی چی بخوێنیت؟ وەڵڵا ئینشەڵڵا هەمێ بم بە دکتۆر ئینشالله دکتۆرێکی سەرکەوتوو دەوی پۆلی چەندەمی کاکە کاردۆ؟ پۆلی سێ ئینشالله سەرکەوتوو دەبی زۆری نەماوە نییە؟ آخر هەشتێک چی مەسەلا خۆت چیت پێ باشە؟ حەزت لە چییە؟ تو فێرە ئینگلیزیە تو فێرە چ بی؟ همین تشتا ئینشالله ئینشالله دێ خێرێل خو دێ لەمە بەمە خزم و کەسێت خۆ ملەتێ خۆش دە ئینشالله باشه تو زوری عزیزی ریان گیان اگه تشغیلگی شبی باشی تلفنامه بکه آن جوابی اون پنیله باشه اجابیدم واجد کن چاویتە ماچیت کەم تو زۆری عزیزی وتم بە جەژنانە لێ پیرۆز بکەم ئینشالله جەژنێکی خۆش و هەر سەرکەوتوو دەبن و بشزانم چیت دەوێ بۆ ئەم جەژنە وڵی خۆ بەجێ هەموو شتێک بوو ئینشالله هەموو شتت دەبێ و لە پەنای خوا دەبی بەڵام ئەگەر شتێکی تایبەتت دەوێ حەزەکەم پێم بڵێ هەنازان بژمچی کێکی خۆتە زۆر سپاس بۆ تەلەفۆنە بەعەکسەوە من سوپاس دەکەم کە تەلەفۆنەکەمت وەرگرت جەژنیشی پیرۆز بێ خۆش بیاخوا جەژنی ئێوەش پیرۆز بێ وەکیلیش بە لام و کەسوکارەکان